بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگکەین یا ڕووداوی سەردەمێکی دیاریکراو لەگەڵ کەسایەتێکی دیاریکراو ئەویش کاک شێخ دلێر شێخ مستەفایە. دەپرسین ئایا شێخ دلێر شێخ مستەفا کێیە؟ بنەماڵەکەی ئەوان لە نێوان سێ کوچکەی ژیانی کۆمەڵایەتی و سەردەمی حیزبی بەعس و سەردەمی شۆڕشی کووردا چۆن توانیان هەڵ بکەن. ئایا باپیری شێخ دلێر شێخ مستەفا چۆن لە ساڵی 1930 دەگاتە ئاوباریک و بەشداری شەڕی حکوومەتی عێراقی دەکات، یاخود لە ڕیزی شۆڕشگێڕە کوردەکاندا و بە بەشانی ئینگلیزەکان بەشداری شەڕی سوپای عێراق دەکەن. لە ناوەڕاستی هەشتاکان بە دواوە ناوچەی قەرەداخ هێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی لێبوو. ئەو کاتانە لەم ناوچانەدا بیری کۆمەڵە و چەپ و شۆڕەش شەپۆ لێدا. چۆن توانیان لە نێوان ئەم هێزانەدا هەڵ بکەن؟ بەشێک لە هێزی بزوتنەوە یاخود هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بارەگایەکیان لە ناوچەی قەرەداخە بوو. پەیوەندیەکانیان لەگەڵ ئەماندا چۆن بوو؟ ئایا شێخ دلێر شێخ مستەفا پەیوەندی هەبوو بە بزوتنەوەی ئیسلامیەوە؟ ئەو کاتانەی کە ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکات پەیوەندیەکانی لەگەڵ مامۆستا مەلا عوسمان و بزوتنەوەدا چۆن بوو؟ بیر و بۆچوونەکانیان سەبارەت بە ڕووداوەکانی ئەم دوایی کوردستان بە تایبەتی شێوازی سیاسەتکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبردن و ئەو واقعی ئێستا کوردستانی تیا گوزەر دەکات چۆنە؟ ئەمانە کۆمەڵێ تەوەری سەرەکی بەرنامەی جێپەنجەمانە ئەمڕۆ لەگەڵ کاک شێخ دلێر شرۆڤەی دەکەین. سەرەتا خۆشحاڵم کاک شێخ دلێر ئەم دەرفەتە ڕەخسا بتوانین گفتوگۆیە بکەین. بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنێکی گەرمتانەکەم وە سوپاسی کەناڵەکەتان کەناڵی پەیامەکەم کە تەشریفتان هێناوە بۆ ئێرە بۆ هەندێ و توێژ و باسکردنی بەسوود ئینشاءڵڵا یاخوا بەخێر بێت. سپاس. بپرسین کاک شێخ دلێر شێخ مستەفا کێ یاخود بنەماڵەکەیان کێن؟ بنەماڵی ئێمە لە ڕاستیە ئێمە بنەماڵی مەردۆخین. مەردۆخیش لە ئێرانە زۆرە و زۆریش بووە. کاتێ لە کاتی میرنشینی بابان کە لە قەڵاچۆلان بووە میرنشینێکی بەهێز بووە. لەو کاتەشا لە کوردستانی باشوور میرنشینی ئەردەلانیەکان هەبووە. هەر خۆی سروشتی کوردوا بووە، زۆر ڕێک نەبوون لەگەڵ یەکترا. ئەوان مەدرسە بە ماناکەی بە مانای جامیعەی ئێستا دێ. ئەوان لە بارەی ڕۆشنبیری و زانست و زانیاریەوە عالمی زۆر گەورەیان هەبووە و مەدرسەیەکی چاکیان هەبووە کە خوێندکاری زۆر بووە. میری بابانیش بیری لێ کردوتەوە ئەمانیش هەروەکو ئەوان بتوانن مەدرسەیەکی وا گەورە بکەنەوە لە خەڵاچوالان و بتوانن دەرس بڵێنەوە و خوێنەوار پێبگەێنن. خوێندەواری ئەو سایش هەر وەکو ئەوانە بوون کە خوێنەواری دینی بوون. ئەوەندەی کە بە دوایان ناگەڕاون ئێمە دوو پیاوی زانای ناسراوی بنەماڵی مەردۆخی هەر ئەو کات لە قەڵاچوالان بوون، شێخ قەسیم و شێخ وەسیم، کە ئەمانە سوودیان لەوان زۆر وەرگرتووە و لە ڕێگای ئەوانەوە دەگا شێخان هەیە لە ئێران لە سەرحدوودا مەدرسەیەکی گەورەی دینی لێبێ کە باوکی باپیرە گەورەی ئێمە ئەو مەدرسە ئەبا بڕێوە و چەند مەلایەکی عالمیش لەوێ دەرسەڵێنەوە. شێخ لەتیف لەو مەدرسەی باوکی ئەخوێنێ و هەروەکو چۆن ئێستا مناڵی زیرەکەیە هەر لە مناڵیە و مناڵێکی وریا و زیرەک و بەتوانا هەبووە، هەر لە زووە عیلمەکانی پێگەشتووە و تەخەڕوجی کردووە، حەفلەی گەورەیان بۆ کردووە، ناوبانیەکی هەبووە هەر لەو سەردەمی بیدایەتی تەمەنا. بۆیە ئەمان میری بابان لە ڕێگای ئەو خزمانەوە پەیوەندیان پێوە کردو هێناوێنە بۆ قەڵاچوالان. 2 ساڵ قازی بۆ لەوێ.
دوای ئەوە خەتەریات بۆ سەر هین هەبووە چونکەم هاو سنوور لەگەڵ دوژمنەکان میرنشینی بابان بیریان لەوە کردوتەوە کە شوێنێکی تر وەکو جێنشینی دووهەم بدۆزنەوە کە ئەگەر پێویستیان پێبوو بچن. بۆیە قەراخیان هەڵبژارد بۆ ئەوە جێگری مێری بابان هاتوۆتە قەرەداغ و شێخ لەتیفی مەشهورە بە شێخ لەتیفی گەورە ئەوان کچی خۆیانیان داوەتێ ینی بووەتە زاوایان و لەقەبی قەراخیشیان داوەتێ ئەمان مەردۆخی بوون هاتووەتە قەرەداغ وەکو شێخ عەبدولەتیفی قەرەداغی ئەو مەدرسەیەی بینا کردووە و کە شوێنی عیلم و عیرفان و زانست و زانیاری بووە زۆرینەی عالم و بەتوانا و زانستخوازەکانی ئەو کاتە هەمویان لەو مەدرسەیە خوێندویانە. ئەو کاتە قەرەداغ 6,000 ماڵ بووە و ژمارەی قوتابیەکانی شێخ لەتیف 250 قوتابی بووە لە بەگوێرەی پلەکانی خوێندن تەرتیب کراوە. ئێمە لەو شێخ لەتیفەوە دەستمان پێ کردووە و میری بابان ئەوەی ئێمە بیستومانە هەندێکەڵێ 20 و هەندێکەڵێ 40 دەیداوە بە شێخ لەتیف وەکو وەقف کە بتوانێ مەسرەفی ئەو خوێندنگا جوانەی پێ بگە. لە بانی مۆردی سەنگاوەتیایەتی تا باخچە و کۆمەڵێ دێی شارە زور و کۆمەڵێ دێی ناوچی قەراخ کە واریداتەکەی دراوە بۆ مەدرسە. زانیاری لە بەردەسانیە سەردەمی چ میرێکی بابان بووە ئەو کاتان؟ وەڵاهی من ئێستا لە بیرم چۆتەوە نەک نایزانم. ئەوە ئەکاتە 220 ساڵ لەمەو پێش. ئەو کاتانە طبعاً ئێوە هاتوونەتە ئەم ناوە ئەگەر ئێمە نەبێ بە ڕاگوزەرێکی خێرا بینەوە بۆ سەردەمی مەلیک مەحموود باپیری ئێوە یەکێک بووە لەو کەسانەی کە لەگەڵ مەلیک مەحموودا بووە چۆن لە ناوچی قەرەداغەوە گەیشتوۆتە ئاوباریک و بەشداری ئەو شەڕی کردوە یاخود ئەگەر پێشینەیەکتان هەبوو بێ پێشینەیەکی هەبوو بێ لەگەڵ مەلیک مەحموودا چۆن بووە؟ ئێمە لە باپیری باوکمەوە بە زۆری ئەمانەی ئێرە خزمانی مەردۆخی زیاتر لەگەڵ علمی علومی ئیسلامیە هەڵساون و دانیشتون. باپیری باوکم پیاوێکی عەشایری بووە شێخ عەبدوڕەحیمی نەوتی لەم نەوتیە کە لە ئێوەی پیاهاتون لەوێ دانیشتووە پیاوێکی عەشایری ناودار بووە و شێخ عەلی کوڕی ئەو بووە وەکو عایلە ناسراون وەکو بنەماڵەی مەردۆخی زۆر جێگا و مامۆستا عەبدولکەریم زۆر باسی کردووە و لە کۆنیش مەسەلەن ئایەتوڵا مەردۆخ لە ئێرانە پیاوێکی مەشهور بووە کە شەمحەمە مەردۆخی پێڵێن کە مێژووی کورد و کوردستانی نووسیوەتەوە و ئێستا سەرچاوەیەکی بە پێز و بەهێزە بۆ ئەوەی کە مێژوو نووسەکان سوودمەند بن لێی. کە شێخ مەحموود دەستەکا بە شۆڕش باپیرم دیارە گەنج بووە و حەزیشی لێ بووە هەر لە بیدایەتەوە پەیوەندی پێوە کردووە و حتا لە شەڕ هەموو شەڕەکان بەشداری کردووە لە شەڕی دەربەنی بازیان کە لەوێ بووە و شێخ ئەسیر کراوە کە ئیتر ئەو ئەسیر کراوە و هێزە کەشکاوە باوکم هاتوۆتەوە بۆ ئەم باپیرم هاتوۆتەوە بۆ ئەم دیاهاتانەی خۆیان. حکومەتی ئەو کاتە بڵێن پۆلیسێکی زۆر باسیەکەن بە 500 پۆلیس یەن بۆ گرتنی بۆ ئەم دیاهاتانە ئیتر باپیرم و خزمەکانی ئێرە هەر هەمویان ڕەوەکەن بۆ شارە زور کە ئەچنە شارە زور لەوێ مەحموود پاشا ناوناوبانی ئازایەتی و پیاوەتی بیستون ئەنێرێتە لایەن 6 دیانەداتێ باپیرم لە قەڵبەزە خۆی دانیشتووە بۆیە مەشهورە بە شێخ عەلی قەڵبەزە ئەو لە قەبەیش مەحموود پاشای جاف داوەتی بە باپیرم ئەو 6 دێش لە ناو عەشەتی گەڵاڵیا بووە هەتا و ئەزانم 2 ساڵ لەوێ بوون کە شێخ ئەسیرەکرێەوە چێتە هەندستان و دێتەوە بۆ بەغا و ئەوانە ئیتر بڵاوە ئەکەن بە عەشایرەکانە ئەڵێن ئەگەر جوڵانەوەی عەشایری هەبێ
زووتر شێ مەحموو ئەگەڕێتەوە. باپیرم شارە زوور جێ دێڵێ دێتە ئەم دێی فەقیرە کە بەسەر ئەو شاخەوەیە بە 6 کەسەوە لەوێ هۆردووی بۆ دێ لەوێ تقریبان 5 ڕۆژ هجوومیان لەسرە بێ و شەڕەکەن حتا ئەو پیاوەی کە لەگەڵ باپیر مابوو یەکێ لەو پیاوانە بۆ ئێمە گەڕاوەی و ماڵەکەی بە باپیرمێ و کاکەم ئەوی ماڵەکەی کاکەم ئەوەندە بووە کە لە گونەیەکی خەتسوورە کردوانەتە ناوی و هاتوون بۆ هین ئەم دەلوجەی بەرامبەرمانە لە باشوورەوە هاتوون بۆ ئەوێ دوایی ئەوان ئیتر هەر قاچاق بوون تا شێخ گەڕاوەتەوە کە شێخ گەڕاوەتەوە ئیستیغبالیان کردووە لە گەرمیان و لەگەڵ ڕۆیشتونەتەوە بۆ پیران و ئیتر لەوێەوە بەرنامە دانراوە کە جارێکی تر شۆڕش دەست پێ بکاتەوە و یەکەم دەستپێکیشان گرتنی کەرکووک بێ هەموو عەشایرەکان لە هەموو عەشیرەتەکان بەگشتی گۆڕایەڵی شێخ دەبن و هێزێکی زۆر بەرەو کەرکووک بەڕێکەوێ بەردەوامیش هێزێکی ئۆردووی حکوومەت بە دوایانەوە بێ هەتا ئەگەنە دێ ئاوباریک باپیرم ئەو کاتە هێزێکێ بێ کە لە خزمەتی شێخا بێ ئامر هێزە بێ بەڵێ بەڵام باپیرم بە حکمی ئەوەی خاڵوانی شیعولکەریمی قارکەرم خاڵۆی بۆ سەی محەممەی جەباری کە ڕێزەشەتی جەباریە بڵین ئاڵزاوای بووە لە منتیقەی گەرمیان باپیرم زۆر شارەزا بووە ئەوەی کە باوکم بۆی گەڕاوینەتەوە کە باوکم تەمەنی 15-16 ئیتر لەوەندە زیاتر نەبووە بۆ یەکەم جار بۆ چەکی هەڵگرتو و لەگەڵ باوکی ئەڕاو تاقانەش بووە ئەمانەی هەمووی بە چاوی خۆی بینیوە شێخ باپیر مەڵێ ئەڵێ ئەم هێزانە هێزی دەستە ڕاست و ئەمامی و دەستە چەپ هەبووە ئەم ئەوانەی کە کەوتونەتە لای دەستە ڕاستەوە باپیرم بە حکمی شارەزاییەکەی بردوونی هەمووی لە دوور تەوزیع کردوون و بۆ ئەوەی کاتێک فەرمانیان پێکرێ بجوڵێن شێخ لە ئاوباری کەمێنێتەوە بە عەدەد دەڵێن 56 کەسی لەگەڵا بووە کە زۆری چەکدارەکانی شێخ شەڕکەر نەبوون ئەوانە بوون کە مەکارەی پێڵێن هێسر و بار و پێداویستی خۆیان ئیتر فیشەک بێشت بێ ئەوانیان پێبووە باپیرم لە دەوری پێش ڕۆژاوابوو نەگەڕێتەوە بۆ خزمەتی شێخ ئەڵێ ئیتر منی شەسمەوە بۆ جەبهەکەی خۆم شێخ ئەفەرمێ شێخ عەلی حەزەکەم ئەم شەو لێرە بی بەیانی بڕۆی لەسەر قسەی شێخ ئەمێنێتەوە وا ئەزانم هەر 5-6 کەسی لەگەڵا بێت لەو کاتە بۆ بەیانی ئیتر تەیارە پەیا بێ تەیارە و قەسفکردن پەیا ئەبێ ئەمجا لە دوای ئەوەش هجوومی عەسکەری دەست پێەکە ئەوە گەرمیانیەکان بە تەفسیل گەڕاویانەتەوە ئێمەش هەر زۆرمان لێ نووسیوەتەوە بەڵام ڕەنگە ئێستا وها نەبم کە هەموویم لەبەر بێ بەڵام ببوو لەگەر یعنی سیلسیلەی ئەفکارت نەپچڕێنم ئێوە زانیاریەکانتان زیاتر دەماودەم دەستکەوتوتەوە یا بە نووسین لەبەر دەسایە زۆری مەسەلەن ئەو چی خواجە کە مێژووی نووسیوەتەوە ئەوانەی کە لە مێژووە نووسراوە باپیرمیان بە قارەمانێکی گەورە ناساندووە و لەوێش ئەو شاعیرە ئەوانەی وەکو فوی فۆلکلۆری شتیوان گەلێ شیعری نایاب هەیە و باسی ئەو شەڕ گێڕێتەوە و چۆن دنیا تاریک بووە لە قەسف و شەڕ و باعباعی مەڕ و بەرخ و شوان و ئەمانە هەموو تێکەڵ بووە لەوێ باسی ئازایەتی و توانای باپیر مەکا کە لەگەڵ تەیارەکان بە زۆری مقاومە کراوە هێزی بەڕیش هەر زەمینیش هەر هێرشی کردووە شەڕێکی قورسە بێ ئەو ڕۆژە هەتا پێش ئێوارە شەڕەکە بەردەوامە بێ لە بەینی عەسر و مەغریبە شەڕەکە کۆتایی پێدێ و جێی شەشکێ لە ئەخیری شەڕەکە تیارەکان هەڵەکوتنە باپیرم بە بەرزاییەکەوە بووە سەنگەرەکەی ئێستا ماوە هەمووی ڕەچم گیراوە لەوێ لە ئەخیری شەڕەکە و کەشکاون تارە لێدا شەهید دەبێ و
دوو کەسی لەوانەی کە لەگەڵ خۆی بوون برینارە بن و سەیدەی شێخەلیش هەر هەبووە کە پیاوێکی شێخە چەند چەماڵیە پیاوێکی زۆر ئازا بووە ئەویش برینارە بێ. ئەوە بزانام باوک شتی لەگەڵە بێت. باوکم نەخێر باوکم لە بەردەمی گردەکە شێخ لە ناو ئەشکەوتەکانە بەڵام لە ڕۆشنەکەی بۆ ئاوباری. بەڵێ 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 باوکم لەگەڵ باپیری ڕۆی لەگەڵ باوکی ڕۆیوە. ئەرزم کردی لە پێشەوە عمری 15-16 ساڵێک بووە بۆ یەکەم جار بووە و ئەوش سوار بووە و لەگەڵ باوکیان سوار بووە بۆ شەرچەوە تفەی خۆی پێ بووە. بڵێ ئەرەوەڵا طبعا ئەمە بەسەرهاتێکی سەرەتایەکی مێژوویە. ئەم پێگەیەوە ئەم کاریگەریە دواتر چۆن یعنی مایەوە و گەشت بەوەی کە قۆناغی شۆڕشی کورد و سەردەمی دەستپێکی حیزبایەتی نوێ بە تایبەتی لە ئەوەی کە لە نیوەی دووەمی سەدەی 20ەما دەست پێەکە یاخود خۆت باسی ئەەکەی لە وتارێکا بازەوەکەی کە لە ساڵی 61ەوە ئێوە خەریکن. ئەمە شەر درێژکراوی ئەوە بوو هێناتان. ئەمە حتمما ئێمە هەوە نییە ئەڵێن وەسیەتمان وایە ینی هەموو جارێ ئەو باوکی خۆی وەسیەتی وا بۆ کردووە ئەویش وەسیەتی وا بۆ ئێمە کردووە کە قەت لەگەڵ دوژمنەکانی کورد نەبین هەمیشە دژی زۆردار و دەسەڵاتدارەکانی دەوڵەت بین و هەر کەسێک چووە شاخ لەگەڵی بن ئەگەر نەتوانی چەکدار بن یارمەتیان بدەن ئەگەر نەتانتوانی یارمەتیشیان بدەن نەکەن لەگەڵیان بن. بەڵێ یعنی ئێوە لە نێوان سێ کوچکەی خۆت ئەزانی یعنی بەشێکی زۆری تەمەنی بەڕێسان لەوەی کە باسیەکەی کە لەگەڵ دوژمنەبوون حیزبی بەعس هەبوو لە ناوچەکە و پێگەی عەشایری ئێوە هەبوو و هێزی کوردی و هێز شۆڕژگێڕیەکان هەبوو. چۆن توانی وتان چۆن هەماهەنگی یاخود تەوافق لە نێوان سێ کوچکەی عەشایر و بەعس و کوردایەتیە ڕابگرن؟ پێش ئەوەیش کە ساڵی 61 شۆڕشی کورد دروست بووە پارتی دیموکراتی کوردستان هەبووە ئەو کاتە بە سەرۆکایەتی مەلا مستەفای بارزانی. مامجەلال لە سنووری سۆرانە مامجەلال پیاوێکی بەتوانا و بە هەیبەت و لێزان و بە معنای کەلیمە ڕۆشنبیر و مەحامی و هەموو سیفەتەکانی تیا بووە هەر بە زووی ناوبانگی لە سنووری محافەزەی سلێمانی ئەو کاتەکە هەموو گەرمیان زۆرینەی گەرمیان و تا هەڵەبجە و حدودەکان و ڕانیە و خەڵات زێگرتەوە لەم سنوورانە دەورێکی باڵای هەبوو و لەگەڵ هەموو عەشایرەکان بە شێوەیەک تەعامولێ کرد وەکو هاوڕێ بن وهابوو و لەگەڵ قسەی بۆ ئەکردن وای لێ ئەکردن خۆیان بە کوژ بدەن. لە زمنی ئەوانە بە دوای باوکم و چەند پیاوێکی منتیقی قەراقیشیان نرد کە ئەو کاتە ئەیان و ئەزمر من نازانم کوێی ئەزمر بووە کە مامجەلال لێی بووە لەوێ چاوی پێیانەکەوێ و تەرجیعیانەکە ئاڵێ بڕۆنەوە بۆی قەراق پاپکەنەوە لەو دەسەڵاتە و ڕزگار بکرێ کە دێنەوە لێرە هێزی عەشایر من بەبیرم دێ چوونە ئەو شاخی گڵەزەردە تەیارە هاتە سەریان تەقەی لێکردن ئیتر لەوێەوە دەستی پێ کرد و لە پاش کەمێک عەشایری سەنگاوی شاتن بە تایبەتی شێخەکانی سەنگاو هەموو هاتنە ئەم دیەوە لەگەڵ هێزی چەکداری ناوچەی قەراق و ئەمانە بە چەند ڕۆژێک قەراقیان گرت و وەکۆڵێ لەسەر شەرەفی باوکم تەسلیم بوون پۆلیس و مدیر ناحێ و هەموو ئیدارەی قەراق. ئەمە ساڵانی 60 ئەمە ساڵی 61 بوو ئەخیری 61 بووە تەسەورەکەم پاکرایەوە قەراق ئیتر بیزەبت لە 61 بوو بیدایەتی 62 بوو من ئەمە زۆر هینم نەکردووە زۆر لە بیرم نەماوە بەڕاستی. قەراق پاکرایەوە و پۆلیسەکان زۆرینەی بوون بە پێشمەرگە و چەکێکی زۆر دەستکەوت و ئەمجا فترێکی دوای ئەوە شێمحەمەی کەس نەزانی وەکو فەرماندەی هێزی قەراق هاتنە قەراق بە ڕێکخراوی پارتی دیموکراتی کوردستانیشی لەگەڵا بۆ ئەو کاتە شێخ ڕەزا مەسئولی سیاسی ئەو هێزە بوو. ئیتر باوکیشم لەوێ مایەوە بە پێشمەرگایەتی هەتا مامجەلال هات بۆ قەراق کە مامجەلال هات بۆ قەراق تەنزیم و شکڵ و شێوەیەکی تری کرد و
ڕیس کەمالی هێنا بوو بە فەرماندە و جەولەیەکی کرد بە گەرمیانە و یەکەم سەردانیشی هات بۆ لای باوکم و تیتر تۆ ئێمە پێمان خۆشەوە هەر وەکو عاشایریەکەی خۆت پشتگیرمان بیت و جێگاکەی خۆت ڕێخەی وەکو ئیش و کاری کۆمەڵایەتی هەتا ئەوە باوکم لەگەڵ شۆ ئەمە تا نسکۆش ئاوا هات ئێمە لە ساڵی 69 لە بیدایەتی بەهارا بوو ئێمە چوینە گەرمیان کاک حەسەنم مامۆسا بوو کاک جعفەر کە تەلەبەی 5 سانەوی بوو ئەو کاتە من چوینە گەرمیان بۆ لای عەریف حەمید و ویسمان پەیوەندی بکەین ببین بە پێشمەرگە ئیتر لەوێ ئەو فەرمانی کرد بە هێز و هاتینە هێز لەوێ ئیتر قەول و قەرار و ئەوەمان بوو کە کاک حەسەنم بێتە معاونی ئامر بەتالیۆن و ئێمەش وەکو پێشمەرگە بمێنینەوە و ئیتر هوجومی سەرتاسەری بە هەر چواردەوری ئەم هێزی قەراخە لە گەرمیانەوە هەتا ئەچێتەوە چەمچەماڵ و بە چەمچەماڵا وەرەوە بۆ هەموو شارە زۆر هێرشێکی زۆر گەورەی حکومەت کرا لە هەموو لایەک باش ئەو کاتانەی کە لە بڵین لە ناوەڕاستی شەسەکان بە دواوەم هەردوو باڵی جەلالی و مەلایی دروست بوو ئێوە بێگومان بەلای ئەم لا بوون وەکو خۆت باسی مام جەلالەکەیت ناوەڵا باوکم چونکەم ئەمان کە هاتن ئەو کاتێک کە وەکو ئینقیلابەکە بوو کە کردیان باوکم ئەو مام جەلال وەختی خۆی توێتی هەر کەسێ پێشی دەبابە و حکومەت بکەوێ ئەوە جاشە بۆیە ئێمە لەگەڵ بڵین بە مستەلەحی ئەو کاتە مەلای و جەلالی بوو ئێمە لەگەڵ مەلایەکان بووین ئەو کاتانە ئەو کاتەوە و ئێمە چوینە کاک جعفەر تۆزێ پێش ئێمە چوو لە پێنجۆن بوو ئێمە لێرەوە ڕۆیشتوین و چوینە پێنجۆن و نووسرا و شتمان برد و چوین بۆ سەرکردایەتی بۆ بارەگای بارزانی لەوێ کاک ئیدریس زیاتر مەسئولی ئیشی ئاسکەری بوو و مانگێک زیاتر لەوێ ماینەوە و دوایی هاتینەوە بۆ لای عەریف حەمید بۆ هەڵەدن بەڵێ بۆ ئەوەی کاک حەسەنم ببێتە معاونی ئامر بەتالیۆن ئیتر بوو بە مانگی سێ و وردە وردە هینەکە دروست بوو پێشمەرگە سەرکەوت و هاتینەوە کوردستان و ئەوە بوو جەلالیەکان هەموو چوونەوە وەکوەڵێ شارەکان و لە دەرەوە نەمان و دوای بەیانی 11 ئازار دەرچوو ئەرزی تۆ بکەم ئیتر ئەوە تا ئەوێ لەگەڵی هاتوو مام جەلالی زۆر وەک کەسایەتێکی کاریزمی باسەکەی هەر لەو کاتانەشەوە پەیوەندیەکانی لەگەڵ باوک تاو کە ئەچێ لە ئەزمڕ ئەیبینێت یعنی چۆن بوو ئێوە لەگەڵ ئەوانە بوونوە نەکەوت نەژێر کاریگەری تێگەیشتنەکانی مام جەلال هەروەکو پێم وتیت هەر لەبەرەوەی ئەمان لەگەڵ حکومەتا بوون بەڵێ ڕاستە هێز و قووەتیە بوون و سربەخۆ بوون و دەسەڵاتێکی زۆر بوون لە کوردستانە بەڵام هەروە حسابەکرا کە لەگەڵ حکومەتان بەڵام ئیتر لە دوای ئەوەی کە پێوتێن نسکۆ یاخودەوەی کە بە مستەلەحی شەڕی ناوخۆ و ئەوەی کە لە نێوان هێزەکانە بوو ئاژبەتاڵ لە دوای ئاژبەتاڵەوە ئێوە کەوتنەوە یعنی باڵانسی هێستان یاخود نزیکایەتیتان کەوتەوە بەم لاو لەگەڵ شۆڕشی نوێ بوون بەڵێ ئێمە کە لە ڕاستیە ئیتر ئێمە من خۆم سەرپەل بووم لە کاتی 1970 ئەوە بوو لەگەڵ شیوعیەکان تێک چوون و ئیتر هێزەکان ڕێکەوتەوە و شیوعەکان چوونە پەنا حکومەت بۆ شارەکان و ئەوانە ئێمە لە منتیقەی بانی خێڵان بووین ئیتر هەتا هێزێکی قورس هات و دووبارە ئینسیحابمان کردەوە بۆ بەری سوورێن و مورێن و ئەوانە و مقڕمان لە گونە و سەرا و ئەوە بوو جارێکی تر بە مەفرەزە هاتینەوە منتیقەی قەراخ و من خۆم لە منتیقەی قەراخا بووم کاک جعفەر و ئەوان لە شەڕەکانی سەرکردایەتی بوون ئیتر ئەو خەبەرەمان بۆ هاتکەوە ئیتر نسکۆ دروست بووە و بروسکیان بۆ کردین گەڕاینەوە بۆ ئەو بەرەوە بۆ منتیقەی تەوێڵە و بیارە و ئیتر لەوێ هەر کەس ملی ڕێمان گرت
بینەوە بەڵام ئێمە تەسلیم نەبووینەوە هاتینە شارە زۆر و هاتینەوە بۆ ئەم دێ خۆمان. بەڵێ ئێوە پێگە عشایریەکە کە زیاتر خۆت ئەزانی لە ناو کووردا مەسلەی بنەماڵەی شێخ و سەید و بەگ و ئاغاوانە هەمیشە بە شێوەی لە شێوەکان مەیلێکیان بەلای باڵی مەلای یاخود بە لەگەڵ پارتی و بڵێن بارزانانی هابوون بە شێوەیەک ینی ئەوانەی کە زیاتر دەسەڵاتی ناو خەڵکو و کۆمەڵگەیان نەبوو لە ڕووی چینایەتیەوە ئەوە تا چەند تەسیری هەبوو بۆی ئێوە لایەنگیری بارزانانی بن. ئێمە لەو شێخ و دەرەبەگانە نەبووین، یەکەم شێخی تەریقەت نەبووین، دووهەم بنەماڵەی ئێمە بنەماڵەیەکی زانایانی ئاینی زۆر زیرەک و بەتوانە بوون، بەڵام بە هەمیشە بە هینی خۆمان بووە کە لێرەشە دانیشتوین مەسەرەن کە فکرەی چەپ هاتووە و کاتی خۆی شیوعەکان بووە، کاکە حەسەنیشم شیوعی بوو، کاک جعفەری شیوعی بووە، بەڵام دەسەڵاتتان هەبووە بەس یعنی لەناو کۆمەڵگا. ئێمە دائیمەن خۆمان بە بچووکی خەڵک زانیوە، کاتێکیش کە خۆت بە بچووکی خەڵکە زانی خەڵک بە چاوی ڕێزەوە سیر دەکە. باوەڕ ناکەم غەڵەتمان کردوێمە بەرامبەری هیچ کەسێک. بەڵام کاک شێخ یعنی زۆر جار هەن لە ڕووی مڵکایەتیەوە کە بۆ دەسەڵاتدارەکان ئەوەی کە جاران پێوەدا فیوداڵیزم یا دەرەبەگەکان یا بڵێن شێخەکان کە خاوەنی کۆمەڵێ مڵک بوون وەکو خۆشت لە سەرەتای بەرنامەکەەوە باست کرد کۆمەڵێ دێو ئەوانە لە سەردەمی بابانەکانە ئەدرێ بە ئێوە بوو خۆی ئەوە ئەو جیاوازیە تەبەقیە چینەی دروست نەکرد بوو بە هیچ جۆرێ، چونکەم ئێمە باپیرەمان کە شێخ لەتیفی مەردۆخی قەراخی بووە، ئەوە بۆم باس کردی کە چۆن ژیاوە نەوەکانیشی هەمووی کە لەو دیانە بڵاو بوونەتەوە هەر هەمووی بە علومی ئیسلامیەوە خەریک بوون، تەنها لە باپیری ئێمەوە ئیتر گۆڕاوە بۆ مۆزوعی ئەو دیانە کە دراوە تەنها بۆ وەکوڵێ ئیدارەی ئەو مەدرسە گەورەیە بووە کە ئەوەندە قوتابی هەبووە. ئێمە مڵکی هەموو ئێمە بکەیتەوە ناچێتە سی دۆنم ئەبێ مڵک نییە، ئەو مڵکە دەرەبەگانەی تۆ باسیەکەی لە منتیقەی پشتدەر و لە منتیقەی پێنجێن و لە هەندێ مەناتیقی تر و گەرمیانەوانە. ئێمە زیاتر ئەتوانم بڵێم لە شەستەکانیشەوە هەر لە سەر کتێبەکانی مارکس و لینین و ماوچیتۆنگە ڕۆیشتین بۆ مەسائلی شۆڕژگێڕی و نیشتیمان پەروەری. ینی مەبەسمەوەیە دەسەڵاتە ڕۆحی و دینیەکەتان تێکەڵە کرد لەگەڵ ینی باگراوندە سیاسی و فکرەکەی کێسە خۆت باسیێک بە هەموو دڵنیاییەکەوە ئێمە هەمیشە کوردایەتی لە خوێنمانایە، بیریشمان لێ نەکردوێتەوە کە بچینە سەر هەندێ ڕێگا کە بەڕاستی بەلا ڕێمانە بەرێ. حەزمان کردووە مڵکی میلەتەکەمان بین، مڵکی ئەم گەلە بین، چونکەم ئێمە گەلەکەمان بە هەمووی چەوساوەیە، لەبەرەوە قەتبیری لێ ناکەینەوە بکەوینە عەنعەناتی عەشایریەوە شتێک دروست بکەین کە خۆمانمان پێ موهیم و گەورە بێ. و ڕەنگە باپیریشم و باوکیشم ئەویان ئیسپات کردووە کاک جعفەریش لە مەسئولیەتە بە حیاتی نزیکی مەسائلی عەشایری نەکەوتووە، هەتا ئێسەیش باوەڕ ناکەم چوو بێتە هیچ سڵحێکەوە. ڕاستە، بەڵام خۆت ئەزانی باسی لایەنی عیلم و مەسەلەی خوێندن و کتێبە شەرعیەکان یعنی ئەمانەت کرد کە ئەمە زیاتر ئێوە وەکو شێخەکان لایەنە عیلمیەکەیتان گرتوۆتە بەر. ئەمانە تێگیرانی لەگەڵ بیری چەپ و مارکسیەت و ئەوانە نەبوو کە ئەمانە بەریەک ئەکەوتن لە ڕووی فکریەوە ئەوان بڕۆیان بە جیهانی ڕۆح و مەسائلی خدا و یعنی کۆمەڵێشتی ئەوانەی کە ئەو باگراوندە معنەوەی کە ئینسانێکی بڕوادار پێویستێتی لەگەڵ ئەوە ئەمما کە بڕوای بۆ نە زیاتر بە مادە هەیە بە وەکو بیری مادیگەرایی و ماتریالیزمی، ئەمانە بۆ خۆیان بەریەک نەئەکەوتن بۆتان. ئێمە ئەگەر سیر بکەیت کە باسی شێخ محەممەدی مەردۆخ ئایەتوڵا مەردۆخم بۆ کردی کە مێژووی کورد و کوردستانی نووسیوە و کە باسی کوردی کردووە کە وەکو سونەیەکیش دژایەتی شیعەشی کردووە، لەوێەوە پیاوەرە بزانە ئەو چەند کورد بووە و چەند کوردایەتی کردووە. یعنی عالمەکانی ئێمەش دینەکە خۆتا چەندین ئاەت باسی نیشتیمان و نیشتیمان پەروەریەکە، دیفاعکردن لە خاکەکە. ئێمە ئەوانەیمان گرتووە، ئێمە ئەوانە نەبووین ڕۆحی بین و بچینە هینێکەوە خۆمان بۆ بزانین چاو بنوخێنین شتە زانین.
ئێمە دینمان هەیە و ئێستش بە دینین و من نوێژی شەکەم و ڕۆژ و شەگرم و باوەڕم بە خوش هەیە و بەڵام ئەو مەوزوعی چەپە بەڕاستی ئەوە سەردەمێک بووەوە چەندین جار لە زمانی شیوعەکانە کە هەر باسەکرا ئەوە ئیفلاسیان کرد و حیزبی شیوعی وەکو حیزبێکی کۆن ئەو تا ئێستا شتێکی بچکۆلە ماوەتەوە تەنانەت ئەندام پەرلەمانێکیان نییە بەڵام خەڵکێکی باش و بەڕێز و عاقڵ و بەرنامەی چاکیان پێ ئەگەر گویان لێ بگری ئەو تا کۆمەڵی مارکسی لینینی کە ئێمە کۆمەڵی مارکسی لینینی کوردستانی بووین لە سەردەمی کە هێشتا شۆڕشش دروست نەبوو لە دوای نەکسە بەڵام ئەوە بینیمان ئەوش چی لێ بەسەر هات ئێستا کەسێک کە بینی ئەو چەپە بێ مەگەر یەکێکەر بەدەمی خۆی بیڵێ ناکەس چەپ نییە بۆیە نەمانتوانی کەواتە هەم وەکو حیزبەکانمان وەکو ڕێخستنەکان هەزمی ئەوە بکەن چونکم لە ڕاستیە نەئەگونجا لەگەڵ میلەتەکەمانە. بەڵێ ساڵانی هەشتاکانی سەدەی پێشوو کۆمەڵێک هێزی زۆر لە ناوچەی قەرەداغا بوون بە تایبەتی لەم ناوەدا ئێوە چۆن توانی بوتان تەنسیق لە نێوان ئەم هەموو هێزاکەن هێزی وەکو خۆتەڵی هێزی چەپ هەبوو هێزی نیشتیمانی و کوردی هەبوو تەنانە هێزی ئیسلامیش هەبوو هاتبووە ناوچەکە. ئێمە باوکم وەکو پیاوێکی عەشایر لە ڕاستیە لەگەڵ هەمویان ڕێک بوو و هەمووشیان سەریان لێدا ئەو کاتە کە پارتی هاتوۆتەوە ناوچەی قەراغ داوەتیشی کردوون و سەردانیشی کردوون بزوتنەوەی ئیسلامی کە هاتووە لە دەیەکە لە ڕۆژهەڵاتی ئێرەوە کە لەوێ بوون سەردانیشی کردوون و داوەتیشی کردوون و هاتوو شنەتە ئێرە و منیش پەیوەندیم لەگەڵیانە خۆش بوو و زۆر دڵیشم پێیان خۆش بووە ینی حرەکەتێکی ئیسلامی ئەگەر ڕاستەقینە هەوڵ بۆ کورد بدا خۆەوە شتێکی خراپ نییە و ئەو پیاوانش کە لێرە بوون ئەو کاتانە خوا لێ خۆش بوو کە قادری حاجی عەلی بۆ پیاوێکی عاقڵ و بیرمەند و شۆڕژیێڕێکی ناسراو بوو و وازانم ئەو ساڵە کاک جەعفەریش هەر گەڕایەوە بۆ ئێرە مەسئولی عسکەری ئێرە بووە چەندین جار هەر بە یەکەوە هاتووشنەتە ئێرە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە. تۆ پەیوەندیت هەبوو بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە کە لێرە بارەگەیاندانە؟ نەخێر ناوەڵا بەس هەمویان مەناسی کاک جەمال خارەمانی و کاک کەمال خارەمانی و مەلا عەبدوڵڵا و مەلا محەمەی ڕازی و ئەوە کۆمەڵێک لەمانە هەمووی پیاوی چاک و زمان شیرین و خۆش من زۆرم خۆشەویستن زۆر هاتو چۆمەکردن. بەڵێ ئەو کاتانە ئەوان هێزێکی ئیسلامی بوون لە ناوچەکەدا یەکێتیش لێرە هێزێک بوو زیاتر کۆمەڵی خەڵکی لەوانەیە چەپ و مارکسی و ئەوانەی تیا بوو چۆن توانی بوویان تەنسیق بکەن لێرەوە پێکەوە هەڵکردن باش بوو لەگەڵیان؟ تەوجیهی مام جەلال بوو کە هەموو هاوکاریەکیان بکەن هەموو هاوکاریەکی بزوتنەوەی ئیسلامی بکەن و وەکو مەسئولی یەکەمی ئێرێش مەسئولی مەڵبەند کاک قادر بووە مەسئولی عەسکەریش کاک جەعفەر بووە هەمان دەستوور ئەوانیش زۆر ڕێزیان لێگرتن هەم سەردانیانەکردن بۆ مەڵبەند هەم بە ئارەزووی خۆشیان بوو چۆن هەڵەسن چۆن دانیش. بەپێی بەڵگەنامەکان بزوتنەوەی ئیسلامی زۆر جار ڕوبەڕووی مەترسیە بوونەوە خەڵکیشیان لێ ئەگیرا و هەڕەشەیان لێ ئەکرا تۆ ئاگاد لەوانە بوو؟ لێرە بەڵێ شتیوانە بوو و هەمویان مەوجودن بەشێکیان باس دەواکەن کە بۆ نە خەڵکیان لێ گیراوە لەم لادیانە و هەڕەشەشیان لەسەر بووە بەڵام دواتر وەکو بۆ بزوتنەوەی ئیسلامی نەبووە من بە هەموو دڵنیاییەوە پێت بڵێم جارێ شەخسی مام جەلال مامۆستا مەلا عوسمان و مامۆستا شێخ محەمەدی بەرزنجی و ئەمانەی هەر زۆر زۆر خۆشەویست زۆر تێکەڵ بوو پێیان و زۆر گوێشی لێگرتن. پەیوەندیتان لەگەڵ خەڵکی ئیسلامی ناوچەکە چۆن بوو بە تایبەتی کەسێکی وەکو حاجی محەممەدی قەرەداغی؟ ئێوانە وەکو هەر پێکەوە گەورە بووین پیاوێکی ئەوەندە بەڕێز بوو حاجی محەممەد. تۆ لە ڕێی ئەو حاجی محەممەدی قەراغی توی بانگێژ نەکرد پەیوەندیکەی بە بزوتنەوە؟ ناوەڵە ساڵی 1970 پێشی ئەنفالەکان تۆ ڕووەکەیتە ڕۆژهەڵاتی کوردستان
لە ڕۆژهەڵات پەیوەندیت هەبوو لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لەوێ؟ نا من پەیوەندیم نەبوو تەمان من بۆ ئێران چوون بۆ ئاهواز هەندێک کاتی خۆی هەندێک پیاوێک لەم دی ئێمە بۆ لەگەڵ هەندێک خزم ئێمە چوونەتە خانەقین باوکیان مدیری شورتەی دیالە بوو خۆشیان دایکیان شیعە بوو هەمویان کوردیان نەدانی عەرەب بوون ئیتر هاتنە لای من لێرەوە ڕەوانەم کردن وەزبە بۆ ئێران برایەکیان هەبوو ئەبوو ئامال لە تاران ئەندامی سەرکردایەتی حیزبی داوە بوو لە ڕاستیە من ئەوان داوەتیان کردم هەر بۆ سەردان دەچوومە ئاهواز بۆ لای ئەو برام و هەندیسەیان و هاتمەوە بۆ تاران بۆ لای ئەو برایان و ئیتر فترێکی خۆش وەکوڵێ لە ئێرانە گەڕان تاران و ئەو شارانە یارمەتیاندام بەڵام کە گەڕامەوە بۆ سنە سەردانی مامۆستا شێخ محەممەد بەرزنجیم کرد تاوان خزممانە پیاوێکی شیرین و خۆش و ئەوە مامۆستا شێخ لەتیفی واژە هەر خزممانە و سەردانی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیشم کرد ئیتر من ئەگەڕامەوە بۆ ئەم دیو لە مەریوان ئەوان هاتبوون بۆ ئەوێ مامۆستا مەلا عوسمان تەکلیفی لێ کردم وتی شێخ بێر حەزەکەم نەگەڕێیتەوە بەم نەسە پێیوتم وتی سەدری ئیسلام پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بوو بە تایبەتی ئیمامی عومەر زۆر دوژمنایەتیە کردن لەگەڵ عومەرێکی تر بالضبط نازانم عومەری عەبدولعەزیزی وت یا کامیانی وت وتی پێغەمبەر سەلەڵڵاهو عەلەیهی وسەلەم پاڕاوەتەوە وتوێتی خوایە یەکێک لەم دوو عومەرە موسڵمان بکەیت حاڵمان خراپە ئەوە بوو خەبەریان نا بە عومەر شمشێرەکەی هەڵگرت بێ بۆ سەر پێغەمبەر بیکوژێ ئەوەی من بیستومە من مەلا نیم بەڵام لە ڕێ پیانوە تا خوشکەکەت قورئانە خوێنێ نازانم ژنی کێ بوو ئەڵێ چوو بۆ خوشکەکەی بیکوژێ کە لە هینەکەەوە چوو قورئانی خوێن بە دەنگی بەرز کە گوێی لێ هینی قورئانەکە بوو وردە جەزبی نەزەری کرد و چووە ژوورەوە و خوشکەکەی شڵەژا قورئانەکەی گوتی هین مەکە تۆزێکی تر بخوێنە بۆ قورئان ئیتر ڕێکەوت بەرەو لای پێغەمبەر و تیان عومەر هات لێی ترسان بەڵام کە چوو بەیعەتی کرد بە پێغەمبەر و موسڵمان بوو ئینشاءڵڵا تۆش یەکێکی وەکو ئەو عومەرانە هاوکاریمان بکەی من لەسەر قسەی ئەو نەگەڕامەوە طبعاً گەنج بووم و گەنجێکی تۆزێک بزێویش بووم و ئەمجا ئەمانەی ئێرەش دیارە بۆیان گێڕاونەتەوە بەنیسبەتی مەڵبەندەوە گوێیان لێ ئەگرتم بۆ ئەوەی جاشی خەفیفە و مەفیفە گیرانیا خەڵکە گیرایی و جاسووسە چی بووە هەر خەڵکە هەمووی ڕووی تێ کردم و ئیتر لە ڕاستیە لە ڕێگای خزم و کەس و کاریانەوە هاتن هاوکاری مەکردن و یعنی جوڵەیەکی زۆرم هەبوو بۆ کاری چاک و باش کەواتە وەکوڵە ئەحەدی عومەرەینەکەیەکیان بەڕێزەوە ئەمە قسەی مامۆستا مەلا عوسمانە ڕەنگە ئەو مەجلیسە هینیش نەبوون مامۆستا عەلی تیا بووە ئەو کاتانە تۆ یەکەم هێزی بزوتنەوەی پەیوەندی کێتە ناوچەکە نزیکەی 17 بۆ 20 کەسێکە بە نوابزانم لە ساڵی 1970 داوەتیشیانەکەی لە ماڵی خۆتان لێرە بانگێشتیانەکەیان منەڵێم چەند جارێکیش نەک یەکجار ئەو بانگێشتانە تەنها وەکو لایەنی کۆمەڵایەتی بوو یا بەهێزکردنی پەیوەندی سیاسیش ئێمە لە ڕاستیە من خۆم بەش بە حاڵی خۆم وای بیر لێ یەکەمەوە هەمیشە جوانیەکانی کۆمەلگا بە دینەکەمانەوە بووە وای بیر لێ یەکەمەوە ئەم عێراقی ئێمە ڕەم کوردستانی ئێمە ڕەنگە لە 2 ملیۆن و شتێک بووە ئێران و عێراق و تورک و هەرێمووی دوژمنمان بووە شۆڤێنێتی فارزی تورک لەبەرەوە بەڕاستی ئەو خەڵکەی کە ئەچوو خۆی بە کوشتەدا بە معدەنێک و 4-5 فیشەک و کەواو سەڵتەیەک و ئەوەوە هەر لەوە وەریگرتووە کە ئەڵێ حب الوطن من الإيمان و چەندین ئاەتی تریشەیە من لەبەرم نییە تۆزە لێش دەترسم لەوە چێتووە لە دینە شارەزا بێنا منیش توشتم لەبەرە ترسم لە قولۆغ بیخوێنمە بەڵام لە ناو حامەگوێ نادێ بۆیە
لە ڕاستیە ئەو ناوە بوو بۆ سەبەبی ئەوەش باوکم و باپیرم و ئەوە کاک جعفەر و ئیتر هەمووی هینێکی ئازایەتی هەبووە. بەڵێ هاتنی هێزی بزوتنەوەی ئیسلامی تابلۆی پێکەوە ژیانی حیزبە سیاسیەکانی لە ناوچەی قەرەداغا لە ساڵی 1970 باشتر کرد، جوانتر کرد. خۆیان جوان بوون بەڵام جوڵەیان نەبوو. من ئەو کاتانەی کە سرم لێدان هەتا ئەندێ من قسەم سەراحەتە کردم و زۆریان مەبینی قورئانیانە خوێندوانم بابە قورئان خوێندن تەواو بوو ئیسە حرەکەت هەیە بەڕاستی ئەبێ جم و جوڵت هەبێ ئەبێ زەربە لە دوژمن بدەی. هیچ ئەوەندەی من بیست بێتم تووشی شەڕ نەبوون. بەڵام ئەو کاتانە دوو شەڕی گرنگ لە ناوچەی قەرەداغا کە جەیش و جاشی هێرشەکە بەشداریەکەن، یەکیان شەڕی ئیمام قاور کە زۆربەی حیزبەکانی تیا بوو، ئەوی تریان شەڕی شەمەوێلەکە ئێستا ژەوانە لە ژیانە ماون بزوتنەوە تاوەکو حکومت مەژغوڵەکە سەردەمی نزیکی ئەنفالەکان تا خەڵکەکە دەرەچێ. ئاگاد لەوانە بوو تۆ؟ من ئەو کاتە لە ئێران بووم بەڵام ئەمان هێزی وایان نەبوو، هێزی شەڕکەریان نەبوو، ینی هێزێکیان نەهات بۆ خەراخەوە کە شەڕکەر بێ. ئەم هێزە هەر هێزی تعبیە بوو، وریاکردنەوەی خەڵک و شارەکان خەڵک لە ناو شارەکانەوە بۆ دێهاتەکان. بەڵام لە ڕاستیە خەڵکێکی کە ئەڵێم جوان بوون مەبەستمەوەیە ئەتوار و ئەخلاق و تربیەت و ئەمجایسە جەنابەت قسە بۆ تا ئێوارە بۆ خەڵکە بکەی کەس باوەڕم نییە بێ بە بزوتنەوەی ئیسلامی. بەڵام مەلایەکی بێلایەن هین نەبێ کە قسەکە و خۆی نایڵێ قورئانە فەرموێ، یعنی خوا فەرموێ، پێغەمبەرە فەرموێ، ئەو بۆ قسە لەگەڵاکە. ئاەتەکان هەر هەمووی شیکار کە ئەکرێ ئەوەندە جوانە و ئەوەندە هەمووی لە خزمەتی کۆمەلگا و کۆمەڵایەتی و ڕێخستنەوەی کۆمەلگا و دروستکردنی خێزان و حەزی لێتی. ئەمجا سەربەرزی و سەربەستی و خواپەرستی و ئێمە هەمووی لە دینەکەمانە ئیتر بۆچی لێلا بدەیت؟ ئەوان ئەو کاتانە کە ئەهاتنە ناوچەکەش بەتایبەتی قەرەداغ و مەنتیقەی سەنگا و گەرمیان بەتایبەتی مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا محەممەی ڕازی، مامۆستا مەحموودی ئازادی، ئەو دوانیان بە ڕەحمەت چوون و مامۆستا مەحمودیش لە ژیانە ماوە دیەکانە گەڕان خەڵکیان وریا ئەکردەوە. تۆ لە ئێران بوو یا ئاگاداری ئەو جم و جوڵانە؟ من کاک مەلا ئیبراهیم هات من وابزانم لێرە کەم بینیم ڕۆشتم. مەلا ئیبراهیم پیاوێکی بە قابلیت بوو، بە توانا بوو، ئەوە سیرتە کرد هین نەبوو، بەڵام کاکەوتە قسەکردن جەزبی نەزەری خەڵکی زۆرە کرد. مامۆستا مەلا محەممەدیش پیاوێکی زۆر بەڕێز و خۆشەویست بوو، بە هەمویان چاک بوون. وەڵای بخرا ئێستا حاجی محەممەد هەپیاوێکی نمونەی بوو. ئەی کەمالی ئەشرەف قارەمانی و مامۆستا جەمالی ئەشرەف قارەمانی و ئەمانیان لەگەڵا بوو، هەمویان ینی هەم ناسرا بوون، هەم باوکیان قارەمان بوو، پێشمەرگە بوو، پێشمەرگەیەکی دیار بوو، سەرلەق بوو. ینی من کەسی ینی هەندێک خزمیمان هەیە شێخ بەهادین و شێم حەمە و ئەمانە کوڕی شێ عەزیزی خازانقایە کە ئەمانە نمونە بوون بەڕاستی خەڵکی هەم ئازا بوون، هەم پەروەردەیەکی برایکیشیان شەهید بوو بۆ حرەکەی ئیسلامی. بەڵێ تۆ هاتوچۆی مەقەڕەکەیانیان تەکرد لە قەرەداغ لە قوچکە ئەو کاتەی لێرە؟ من ئەڵێم ڕەنگە زۆر چووبم. بەڵێ ڕۆشنەکەت زیاتر هەر بۆ هەر سەرێم لێدان و ئەحواڵمە پرسین و بزانم هیچیان پێویست نییە پێویستە. بەڵێ ئەم وێنەیە مامۆستا مەلا عوسمان بەرنوێژیەکە بە ڕێستی تایت مام جەلال و مامۆستا مەلا عەلیش تایە لە دوای ئەمە کوێیە ئەم وێنەیە؟ ئەو ماڵی مامۆستا مەلا عوسمانە. بەشێک لەوانەی کە بزوتنەوە بوون پیان وایە ئەو کاتانە تۆ کوڕاوێشکار بووی لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە. من لە ڕاستیە مامۆستا مەلا عوسمانم زۆر خۆشەویست، ئەویش من زۆری خۆشەویستم، حتا هینی وا بوو پێوتم توخوا ئەگەر ڕۆژی هەر تۆزێک وەرە حەزەکەم بێ بۆ ئێرە. منیش زۆر قسەم بۆ کرد بەڕاستی بۆ مامۆستا پیاوێکی من ئەو وەختە هەر پێمەوە مامۆستا مەلا عوسمان ئیمامی شافعی زەمانە، ئەمەندە پیاوێکی بەتوانا و بە قابلیت و بە سەبر و لەگەڵ هیچ خراپەیەکان نەبوو. بەچی تۆ معجەب بوو مامۆستا مەلا عوسمان؟
مامۆستا مەلا عوسمان هەرچی سیفاتی جوان هەبوو تایە بوو، هەرچی سیفاتی جوان. تۆ سەرنجی ئەوێ ڕاکێشاوە. وەڵای ئەیزانی من ڕازگۆم و هەرچی شتێکیش بێ ئەیڵێم بە سەراحەت. قەت شەرمم لە هیچ مەجلیسێکان نەکردووە، ئەوەی کە ڕاز بوو بێ وتومە و ئەوەیشی غەڵەتی وت بێ بۆم ڕاست کردوێتەوە ئیشەڵا. ئەو کاتانە بزوتنەوە لە دیوی ڕۆژەڵات باسی مامۆستا عەلی باپیر ئەو جیاوازی تیابوو تۆ ئەوان هین بوون، ئەوان لەو قەڵات و کان و ئەوانە بوون، هەر مەجموعەیە خەتێکیان دروست کردبوو بۆ خۆیان و مامۆستا مەلا عوسمانیان خۆشەویست بەڵامەیان و مامۆستا مەلا عەلی سەیتەرەی کردووە بە سەریا. بەڵام زۆری نەشبوون وانیاوەی بەڵگەنامەکان زۆری مامۆستا مەلا عەلی بابەت زۆر ئازاوێ زانی چۆن ئێمە کۆبوونەیەکرا کاک نەوشیروان و هەموو ڕێز حیزبەکان و ئەوانە بووین کە چوینوە ئەزانم نازانم بۆ بیرم لە کرماشان بوو لە کوێ بوو کە چوینە ئەوێ کەس قسەی نەکرد. مامۆستا مەلا عەلی هەڵسا وتی ئێمە لە ئێوە چ قازانجێکمان کردووە، ئێوە هاتن هەڵەبژەی ئێمەتان وێران کرد، کاولتان کرد، خراپتریشی وت، ئێستا مەگەر هەرەوە نەمان قازانج کرد بێت لە ئێوە بە سەیتەرەکان لەوێ پێڵێن سەیتەرە ئێوەڵێن بازڕەسی و نازانم لەوێ ئەڵێ وێنت ڕۆح ئێوەڵێن کوجا میری و ئیتر ئەمە زۆرە کە گەڕاینەوە کاک نەوشیروان وتی وەڵڵی ئەم پیاوە زۆر ئازایە خۆی ئەمە هیچ نەمانێرا هیچیان پێ بڵێیت. ئیتر زۆر لەسەری ڕۆی بەڵام ئەوانش قسەیان ئەوانی شەرمیان لە مامۆستا مەلا عەلیە کرد. ئەم بەدەستیش ئازا بوو ئامادە بوو بوا بەدەمیشیانە. قسەیەک لەوانەیە بکرێ ئەقس شتێک پرسیارێکت بیرخستمەوە بۆ منە بڵێن بنەماڵەی کاک شێخ مستەفا بۆ ئەوەی تەوزیعی ئەدوارکەن لە هەموو حیزبە سیاسیەکان خەڵکیانەوێ بزوتنەوەش هێزێک بوو دروست بوو خەڵک ڕووی تێ کرد بوو ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیا بوون بۆ ئەوە نەبووە کە بۆ لە بزوتنەوەش جەنابەت هەبوو بیت بۆ ئەوەی لە هەموو لایەنەکان ئێوە خەڵکێکتان هەبێت. خێرم کوردەڵێ بینینی ساتێ جا ساڵە ئێمە قەت بیر لەوە ناکەینەوە ئەوەی بیر لەوە کاتۆ لەم لا هەبێ و لەو لا هەبێ بێ مەسلحەتێکی هەبێ بڵێ بیپارێزم ئێمە مەسلحەتمان چییە؟ ئێمە مەسلحەتمان کاک جەعفەر بووە ئەو کاتە لە 5 سانەوی بووە 6 نەبووە لە 5 بووە تێگەی هەر لەسەر پێشمەرگایەتی مەکتەب و شتی فەوتاوە لە سلێمانی شا بووە گەورەترین ئیشی کردووە بۆ کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و هاتووی شەتە دەرەوە سەدان جار لە کەناری مەرگ گەڕاوەتەوە نە عەشرەتی لەگەڵا بووە و نە کەسی لەگەڵا بووە توانم بڵێم لە پێشمەرگایەتیە یەک کەسی خۆشمانی لەگەڵا نەبووە و باوەڕیشی بەوە نەبووە چونکە من پێشمەرگەم و ئەوش پێشمەرگەیە لەبەرەوە هەرچی شتێکم لێ بێ ئێمە لەگەڵی خەریک بووین بۆ ئێمە بیرمان لێ نەکردوێتەوە. بەڵام مەسائلی ئەوەی کە حرەکەتێکی ئیسلامی دروست بێ خۆم وەکو خۆم بەڕاستی خۆشەویستیم بۆیان هەبوو حەزمە کرد ببن بە هێزی یەکەم و من وایش حسابم کرد وتم دێمەوە ئەم وڵاتە و ئەم گەرمیانە بە هەزاران پێشمەرگەتان بۆ دروست دەکەم. باش ئەڵێن زۆر جار مام جەلال بە مامۆستا مەلا عوسمانی ئەوت مامۆستا کاک شێخ دلێر لای ئێوە نوێنەری ئێمەیە و لای ئێمەش نوێنەری ئێوەیە ئەم بۆچوونەی مام جەلال لە چیەوە بوو؟ هەر لەو ڕێز و خۆشەویستیەوە بۆ ئەیزانی ئەگەر ئەوان شتێک بە من بڵێن بە دڵنیاییەوە شتی خۆیان بێ و من بەمانی بڵێم بە ئەمانەتەوە ئەیگەێنم. ئەو نوێنەرایەتیت کرد بۆ هەردوولا؟ من بۆ مامۆستا مەلا عوسمانم کرد چونکەم کە ئیتر هێز شکاو هەمووی هاتە ئێران و ئەوانەوە مامۆستا پێی وتم شێخ دلێر حەزەکەم سەردانێکی ئەوە تەمام جەلال لەوێ نەبوو سەردانێکی کاک نەوشیروان بکەی لە سەقز و بچی بۆ لای کاک مەسعود و بچی بۆ لای ڕەسوڵ مەمەند و بۆ لای هەموو وەلحاصڵ هینەکانی ئەوێ. وتم بەسەر چاو چوومە سەقز یەکەم کاتێک بۆ لای مامۆستا بۆ لای کاک نەوشیروان پێم وت کاک نەوشیروان مامۆستا عەرزی احتیرامی هەبوو لە خزمەتتا ئەیوت ئێمە ئێستا وەزعەکەمان وایە و کورد شکاوە و کوردستانمان جێهێڵاوە مەفروزە لێرە برایەتی و تەبایی و یەکێتیەکی ئەوتۆمان هەبێ لە ڕاستیە ئەمەیان من بە عەرزی مامۆستام کرد و مامۆستا بۆ ئەوەی وەفدێکیش دروست بکەن
بە هەمولایەنە هەموو دەوڵەتەکان بگەڕێ ئەم داماوی خۆمانیان ئارستکە. ئەوەشم بە کاک نەوشیروان. بەڵێ ڕۆڵت بینی لە نێوان بزوتنەوە یەکێتیا بۆ ئاسایی ئەمە دۆخی کە بۆتە گێڕمەوە کە چوومە خزمەتی کاک نەوشیروان ئەمەم پێوت بۆم گێڕایەوە حتا چاوی ئاوی پیا هاتە خوارەوە هی کیمیایەکە وتی من پێشوازی لە پەیامەکەی جەنابی مامۆساکەم لە هەموو دنیا هەموو تیرە و هەموو گەلێک دینی خۆی هەیە. ئێمەش وەک کورد دینمان ئیسلامە و هەموو دینێکیش ڕابەرێکی هەیە. ڕابەری ئێمەش مامۆستا مەلا عوسمان. ئەوە قسەی کاک نەوشیروان بوو بە منی وت و یعنی ئەو ئامادەی خۆی هەبوو بۆ هەموو شتێک. بەڵێ من سوپاس دەکەم بەشی یەکەمی بەرنامەکەم لێرەدا کۆتایی پێدێنم. سوپاس بۆ کاک شێخ دلێرشی مستەفا لە بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجا لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە تاوەکو بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو.